سەرکۆ سڵاوتان لێبێ بەیانیتان باش دیارە ئەگەرچی ماوەیەکی زۆرە موچە دابەش نەکراوە فەرمانبەران و موچەخۆران موچەکانیان وەرنەگرتووە بەڵام لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان خواستی هاوڵاتیان بۆ کڕینی خواردن و کەلوپەل و پێداویستیەکان زیادی کردووە یعنی ئەگەر سەیرێک بکەی لە بەراوردێکیان پێش ڕەمەزان و ئێستا لە ئێستادا دەکرێت بڵێن بازارەکان قەرەباڵغترن ئەویش بەهۆی ئەوەیە کە خواستی خەڵک بۆ کڕینی خواردەمەنی زیادی کردووە بە تایبەتیش لە ئێواراندا سەوزە و میوە و شیرینی ئەو جۆرە خواردنانن کە زۆرترین خواستیان لەسرە لەلایەن هاوڵاتیانەوە و لە ئێواراندا بازارەکان زۆر قەرەباڵغ دەبن هاوڵاتیان بۆ کڕینی ئەم جۆرە پێداویستیانە ڕوودەکەنە بازارەکان ئێمە لە یەکێک لە بازارە میلیەکانی شاری ڕانین ئەگەرچی بەیانیە و خەڵک زۆری لە دەوام و بەشێکی زۆریشی ڕەنگە هێشتا هەر خەبەری نەبوو بێتەوە بەڵام لەگەڵەوەشدا بازارەکە قەرەباڵغیەکی هەیە هاوڵاتیان بۆ کڕینی پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی خۆیان دێنە بازارەکە شتومەک و پێداویستیەکانیان دەکڕن لە سەوزە و میوە و هەروەها خواردن و خۆراکەکانی دیکەش لەگەڵ با بڵێن هاتنی ڕەمەزان و قەرەباڵغبوونی بازار و ئەوانە لیژنەکانی قایمەتی قەزایڕانیە بە دواداچوونەکانی خۆیان چڕ و پڕتر کردوێتەوە سەردانەکانیان زیاتر کردووە گەڕانەکانیان زیاتر کردووە بە وردی و بە چڕی زیاترەوە چاودێری بازار دەکەن خۆتان دەزانن لە مانگی ڕەمەزاندا لەوانەیە خەڵکانێکی هەبن کە خواردنی خراپ و بێکوالەتی بێنە بازارەوە یا خەڵکانێکی هەلپەرستە بن بیانەوە دۆخی بازارەکە خۆرخ بکەن یا کەسانێکە بن کە یاری بە نرخەکان بکەن بۆیە لیژنەکان بە بەردەوامی چاودێری بازارەکان دەکەن بۆ ئەوەی ئەم گرفتانە دروست نەبێت یان نرخ بەرز نەبێتەوە یان خواردنی خراپ و بێکوالەتی نێتە بازارەکانەوە جا من کارزان سلێمان سەرۆکی لیژنەکانی قایمەتی قەزایڕانیم لەگەڵا دەمەوێت لەگەڵ کارزان قسە بکەم کارزان سوپاس بۆ ئامادەبوونت کە هاتووی بۆ ئێرە بۆ لامان لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان چاودێریەکانتان چۆنە بە چ شێوەیەکە تا چەند سڕ بۆتەوە سپاس بەوە دیارە ئێمە بە نزیکبوونەوەی مانجی پیرۆزی ڕەمەزان بەرنامەیەکی پلانووی تۆکمە هاتووینەتە ناو بازار و سەرجەم ئەو شوێنکارانەمان کۆنتترۆل کردووە کە بە نزیکبوونەوەی مانجی پیرۆز ڕەمەزان خواستی هاوڵاتیانیان لەسەر زیاد بووە و ئێمە ناو بازارمان کۆنتترۆل کردووە لە ڕووی نرخ و لە ڕووی کوالەتیەوە هیچ شوێنێک نەماوە کە ئێمە سەردانمان نەکردبێ و ڕێنماییمان پێدابێ ئەوەی جێگەی خۆشحاڵی هەتا ئێستا سەرپێچێکی وەها زەق لە سنووری ئێمەدا تۆمار نەکراوە تاوەکو ئەمڕۆ باش کاکارزان باس لەوە کرد کە سەرپێچێکی وە تۆمار نەکراوە کەسانێکە بوون ویست بێتیان نرخ بەرز بکەنەوە ئێوە ڕێگریتان لێکردبن یا ویست بێتیان خواردنێکی خراپ بێنن لە ڕەمەزانان عادەتەن شیرینی و شەربەت و خورما ئەوانن کە زۆرترین خواستیان لەسەر ینی خەڵکێک ویستی بێتی ئەمانە کە کوالەتی خراپیان هەیە بیان هێنێتە ناو بازار و بۆی ساغیان بکاتەوە بەڵێ بێگومان کاسبکاری وها بۆ ویستویەتی کە نرخ بەرز بکاتەوە بەڵام ئێمە ڕێگریمان لێ کردووە و وەکو ساڵانی ڕابردوو بە شێوێشی ئاسایی نرخ سەقامگیرە و بۆ کوالەتی خواردنیش ئێمە تاوەکو ئەمڕۆ نزیکەی 20 تەن خۆراش خراپ بوومان تەلەف کردووە کە لە جۆری شەربەت و میوە و سەوزە و خۆراشی وشکە بووە کە بەهای خۆراشی وها نەبووە کە بخرێتە بازارەوە بۆیە ئێمە بڕیاری تەلەفکردنماندا و ڕۆژانە بە بەردەوام ئێمە نسبێک لە خۆراک و خواردنەوە تەلەف دەکەین باشە خالیت ئەگەر جۆبیستی من بی چاودێری بازار خالیت دوکاندارەکان بەڵە سەر بەڵێ خالیت پێم خۆش بوو پرسیارێ بکەی لە میوانە بەڕێزەکە و بۆ نمونە خەڵکی ڕانی خۆشەویست ئێستا تۆ لە بازاڕای لەوانەیە ئەم لیژنانە لە کاتێکا لە کاتەکانە لە زۆربەی کاتەکانە ئامادە نەبن ئەگەر هاوڵاتیەک لە شاری ڕانیە چوە شوێنێک زانی کە نرخیان زیا کردووە ئەمان هیچ ڕقمێکی پەیوەندیان داناوە کە بۆ نمونە هاوڵاتیەک بڵێ ئەم شوێنە نرخی لەسەر زیا کردوین یاخو پەیوەندیان پێوە بکە ئەوان ئامادە بن بۆی کە ئەو شوێنە نرخ زیانەکە و هاوڵاتیانیش بتوانن سوودمەند بن زۆر باشە سەرکۆ من پرسیارەکەی تۆ لە کاکارزان دەپرسم کاکارزان هاوکارم سەرکۆ پرسیاری ئەوە دەکات ئایا ئەگەر هاوڵاتیە کاتە ناو بازارڕەوە بینی دوکاندارێک نرخی بەرز کردوتەوە یا خواردنێکی خراپی هێناوەتە ناو بازارڕەوە
چۆن دەتوانێت پەیوەندی بێەوە بکە ئێوە ژمارەی تایبەتان هەیە و کولیژنەکان بۆەوەی کەسێک کە سەرپێچیەکی بینی پەیوەندیتان پێوە بکات؟ بەڵێ بە دەرفەتی دەزانم لێرە شەوە ژمارەکە بۆ هاوڵاتیان ڕوون بکەمەوە کە 1970 یاخود پەیجەکانی قایمقامەتی خەزای ڕانیە هەر هاوڵاتیەک لە هەر کاتێکی شەو ڕۆژدا بێ دەتوانێت ئەگەر سەرپێچێشی بەدی کرد ئاگدار بام کاتەوە ئێمە بە کەمترین کات دەگەینە شوێنی ئەم سەرپێچە و ئیزراعاتی پێویست لەگەڵ ئەو شوێنکارە ئەنجام دەدەین. باشە کاک کارزان هەر پەیوەست بە و پرسیارەوە هەبووە مەسەلەن کەسێک شوێنێک سەرپێچیەکی کردبێ خواردنێکی خراپی هێنابێ ئێوە نەتانزانی بێ و هاوڵاتیان ئێوەیان ئاگدار کردبێتەوە و شوێنەکە سزا درابێت؟ فترێکی کەم بەر لە ئێستا هاوڵاتیەک سکاڵای کرد لیژنەکان ئێمە بەدواداچوونیان کرد سەردانی مەدانی شوێنەکەیان کرد بەڵام دەرکەوت کە شتێکی ئەوتۆ نەبوو دەنا لە هەر کاتێکدا بوو بە سکاڵە هەبوو ئێمە گەیشتونەتە شوێنی ئەو شوێنی کە سکاڵای لەسەر هەبووە و ڕێنمایەکانمان بەسەردا جێبەجێ کردوون بەڵام خۆشبەختانە ئێستا دەتوانم بڵێم کە هاوڵاتیان دڵنیان دەکەینەوە کە ناو بازار و شوێنە گشتەکان کۆنتترۆل کراون هاوڵاتیان دەتوانن بە سەلامەتی بە دڵنیایی ئەو خواردن و خواردنەوانی کە پێویستیانە بیخڕن لە بازارەکاندا. باشە کاک کارزان دەمەوێت پرسیارێکی دیکە لێ بکەم گۆشت یەکێکە لەو خۆراکانەی کە لە ڕەمەزاندا خواسی زۆری لەسرە هەم گۆشتی سوور هەم مریشک و جۆرەکانی دیکەش یعنی خۆشت دەزانی ئێستا لە وڵاتانی دەرەوە جۆرەها گۆشت هاوردە دەکرێت بەست و هاوڵاتی تا چەند گرنگە مەسەلەن هۆشیار بێ لەمانەیان ئێوە تا چەند بە تایبەتی سەردانی قەسابخانەکان ئەو شوێنانەی کە گۆشت فرۆشن سەردانیان دەکەن و چاودێریان دەکەن خۆت پێش لایڤەکە باسی نمونەیەکت بۆ کردم کە خەڵکە بووە جۆرە لە فێڵ و شتی کردووە. بەڵێ دەبێ هاوڵاتیان چاوکراوە بن و ئێمەش هاوکار بووین بۆیە هەموو ئەو سەردانانەی کە ئێمە ئەنجامی دەدەین لە پەیجەکانی خۆمان بڵاوی دەکەینەوە چکە چەندەها جۆر گۆشت لە بازاردا هەیە گۆشتی هاوردە هەیە گۆشتی بەستوو هەیە گۆشتی خۆماڵی هەیە ینی دەکرێت ئێمە زۆر وریابین بزانین لە شوێنێک گۆشت دەکڕین ئەوانەی کە لیژنەکان سەردانیان دەکەن لە ژێر چاودێری ئێمەدان هاوڵاتیان پێویستە سەردانی ئەو شوێنانە بکەن ئەوەی کە لە سۆشیال میدیا و لە ڕاگەیانەکان جۆرێک لە داشکاندن و لە فەوزا دروست کراوە ڕەنگە ئەوە لە لای ئێمە لیژنەمەکان جێگەی تێبینی بێ و هەر شوێنێکە ئەو جۆرە سیاسەتی لە بازرگانیکردن بەکاربێنێ ئێمە سەردانی دەکەین و دەبێت بەرچاوڕوونی بدەین بە هاوڵاتیان. خالید ئەگەر پرسیاری چکەمەیە ئەگەر بتوانی لە میوانەکەتی بکەی ئەگەر جوێبیستی من بیت خالید بینیمان ئێستا سپاس بۆ میوانەکە کۆمەڵی زانیاریایی و ژمارە تەلەفۆن و ئەو پەیجانشی کە هەیەە لە لیژنەکانی قایمقامەتی خۆیان بتوانن خزمەتی هاوڵاتیان کە بەڵام ئەوی کە لای من زۆر جێگەی سەرنج بوو کە بینیم لە دیمەنەکانە هاوڵاتیان لەوێ دوکانی سەوزە و میوەیە دوکانەکانەکە لە ئێوارانە قەرەباڵغێکی زۆر دروزە بێت دوجار پاژماوەیەکی زۆر لەسەر شەقامەکان ئەمێنێتەوە ئایا ئەوان لەلایەن شارەوانیەوە لیژنەی تایبەتیانەیە بۆ خاوێنکردنەوەی ئەو شوێنانە ڕۆژانە بۆی کە خۆڵ و خاشاکێکی زۆر کۆنە بێتەوە لەسەر شەقامەکان ئەگەر خۆشت زانیاریە بۆ توانی بۆمان بخەیتە ڕوو. باش سەرکۆ ڕەنگە و پرسیارە من لە جێگای سەرۆکی لیژنەکان وەڵامت بدەمەوە دیارە ئێرە بە حکمیەوەی کە بازاڕێکی میلیە زۆرترین شتی تێدا دەفرۆشێ زۆریش لە پاژماوەکانیش لێرە فڕێ دەدرێن بەڵام شارەوانی ڕانیە لەگەڵ با بڵێن کۆمپانیای گارێکس و بیڤان کارکی پاکردنەوەی ناوشاریان لە ئەستۆیە بە بەردەوامی شەوانە بازارەکە پاک دەکەن ینی ئێواران کە خەڵک بازاری خۆی کرد و بازارەکە پیس بوو ئەوان لە شەودا پاکی دەکەنەوە دیسان ڕۆژێکی دیکە بە هەمان شێوە دەستی پێ دەکەنەوە لەو بەر پێشتر پیسی و پاژماوەی زۆر هەبوو بەڵام ئێستا توانیانە هەمووی کۆنتترۆل بکەن هیچ پیسیەکی لێ نییە بۆیە دەکرێت بڵێنە و سەوزە میوانەی کە لێرە هەن هیچ مەترسیەکی پیسبوونیان نییە بەهۆی ئەو پاژماوانەی کە لێرەوە فڕێ دەدرێن و بە شێوەیەکی گشتیە ڕاستە بازارەکە میلیە بەڵام شتەکان پاک و خاوێن و بێکێشن وەسەر کۆ دەمەوێت باسی شتێکی دیکەش بکەم ئەگەر کاتان نەگرم ئێرە ئەو بازارە میلیە ساڵانی ڕابردوو لەم کاتانەدا پڕ بوو لە گژوگیای بەهاری لە کنگر و لە کاردوو لە با بڵێن جۆرەکانی قارچک و جۆرەکانی دیکەی گیابەهاریەکان بەڵام ئەم ساڵ لەبەر ئەوەی کە کەمترین ڕێژەی بارانبارین لە دەڤەری
ڕاپەڕین باریوە کەمترین گژوگیای بەهاری لێرە هەیە چەند جێگایەک چەند زەرفێک کەنگرم بینی ئەگەرنا گیابەهاریەکانی دیکە زۆر کەم دەبینرێن لێرە لە کاتێکدا گیابەهاریەکان خۆ دەزانی لە مانگی ڕەمەزاندا خواستی زۆریان لەسرە لەلایەن هاوڵاتیانەوە لە بەروی هاوڵاتیەوە خۆم باسمان کرد لە ڕەمەزاندا بەدوای خواردنی تەندروست و خواردنی خۆماڵی و ئەوانەدا دەگەڕێک گیابەهاریەکانیش لە بەرەوەی کە تام و چێژێکی تایبەتیان ێوە خواردنی خۆماڵی و کوردەوارین خواستی زۆریان لەسرە بەڵام ئەم ساڵ لەم کاتەدا کەمترین گژوگیای بەهاری لە بازارەکەدا دەبینێ ئەوش کاریگەری ئەو کەم بارانیەیە کە لە سنوورەکە باریوە.